پێم وایە گەورەترین کێشەی ئێمە وەکو گەلی کورد لەسەر ئاستی نیشتیمانی کورد بەگشتی و بەشەکانی کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا باکوور و باشوور بریتێ لە بێقەوارەی. بێقەوارەی واتە خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆ نەبوون، واتە چارەنووسی خۆ بەدەست نەبوون. ئەمە لە هەر کوردێک بپرسی گەورەترین کێشەت چییە؟ ئەگەر خاوەنی وجدانێکی زیندوو بێ و خاوەنی عەقڵێکی سەلیم بێ و ئیرادەی خۆی لەدەست نەدا بێ، دەڵێ وەڵی گەورەترین کێشەمانەوە کە ئێمە ژۆک و گەلانی دنیا مامەڵەمان لەگەڵدا ناکرێت و لەسەر نەخشەی سیاسی بوونمان. لەسەر نەخشەی سیاسی تۆ هەموو ئەو نەخشانە بێنە، چ بە زمانی ئەڵمانی، بە ئینگلیزی، بە فەڕەنسی، بە عەرەبی، بە تورکی، بە فارسی بیان هێنە، شوێنێکی تێدا نییە بە ناوی کوردستان. بەڵێ محافەزەیەکمان هەیە ئوستانی کوردستان لە سنە، بەڵام شوێنێک نییە بە ناوی کوردستان وەکو نیشتیمانێک کە هی میلەتێکە بەلای کەمەوە 30 ملیۆن 40 ملیۆن یا زیاتر لەسەری دەشێت، کە ئەوە بێگومان ستەمێکی مێژووی گەورەیە لە گەلی کورد کراوە کە ڕێگەی نەدراوە وەکو بۆ خۆی دەیەوێ لە نیشتیمانی خۆیدا ئازادانە و سەربەخۆیانە بژێ. ئەمە گەورەترین کێشەی ئێمە. ئەم کێشەیە لە چی پەیدا بووە؟ ئێمە دەتوانین وەکو گوتر بۆ زۆر هۆکار و پاکتر باسکەین، بڵێن هەڵکەوتەی جوغرافیمان وا بووە، ئەو وڵاتەی ئێمە شەڕگە بووە، حەت لە سەردەمی یۆنان و فارسدا. ئاهای لەشکەرەکەی گەزنەفۆن کە هاتووە بە 10,000 کەسەوە لە دوای ئەوە، یعنی ئەم وڵاتەی ئێمە زۆر جار بۆتە شەڕگە، شوێنی شەڕ. ئێستا شەردیانە. دەتوانین وا بڵێین، دەتوانین بڵێین پێکهاتەی کۆمەڵایەتی گەلی کورد ڕێی نەداوە، دەتوانین بڵێین دواکەوتوێتی گەلی کورد. بەڵام پێم وایە ئەگەر بڵێین گەورەترین هۆکاری بێقەوارەی ئێمە بریتێ لە ناتەوایی و پەرتەوازەی خۆمان. ئێمە چۆن دەتوانین خۆمان لەم واقعە دژوارەی کە تێیداین کە وەکو گوتم بێقەوارەی زەقترین دیمەنێتی، بەڵام ئەو بێقەوارەیەش کۆمەڵی هۆکاری هەن کە من ئاماژەم بە هەندێکیاندا چۆن دەتوانین لە واقعە دەرباز بین. خوای پەروەردگار لە سوورەتی ڕەعددا لە ئاەتی ژمارە 11دا وەکو قانونێکی خۆی شتێکمان بۆ بەیان دەکات، دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. بێگومان خوا واقعی هیچ کۆمەلگایەک ناگۆڕێ تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕن. بەڕێزان، ئێمە زۆر جار وا تەسەوور دەکەین کە ئەگەر تاکێک خۆی گۆڕی دەبێت کۆمەلگاش بگۆڕێ. نا، قانونی خوا وایە ئەو شتانی کە لەسەر تاک پێویستن، تاک کە ئەنجامیدان گۆڕانکاری لەو تاکەدا ڕوو دەدات.